نەجات مەجید ئەو کرێکارەی چەندین ساڵ پیشەی کرێکاری بووە دەچێتە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران لە دوای ئەوەی تووشی نەخۆشی دەبێت دەیەوێت لێرەوە ببێتە خاوەن موچەیەکی ماگانە وەک خۆشی دەڵێت لە دوای ئەوەی دەستەبەری کارم هەبووە بۆیە ئێستا بوومەتە خاوەن موچەیەکی ماگانە و لێرەوە بۆ موچەیە ژیان دەکەم. لێرە دەستەبەرێکی کۆمەڵایەتی بۆ بڕنەوە و بۆ موچەیەکی 220,000 بۆ لەبەر کاروبارەکەی خۆم. مانای وایە پێشتر تۆ کرێکار بووی و کاری کرێکاریت کردووە لێرە زەمانت هەبووە بۆی ئەمانە موچێتە دەنێت؟ بەڵێ زەمانم لێرە هەبوو کرێکاریم کردووە و ئێستا گەیمەتە ئەم پلەیەکەوە زەمانەکەی خۆم لێرە وەرگرمەوە. ئێستا ناتوانانی کار بکەی بۆیە ئەمەت بۆکەن؟ بەڵێ تووشی بێکاری هاتوومە و ناتوانم کار بکەم بۆیە ئێستا هاتومەتە ئێرە و ئەم دەستەبەری و کاربارەی ئەم ئینەم بۆ ببڕنەوە و ئەم موچەیە بۆ ببڕنەوە. بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکاران ڕایدەگەێنێت پێویستە هەموو خاوەن کارێک دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکانیان بکەن تا لەو ڕێگەیەوە لە کاتی هەڕووداوێک یان هەڵکشانی تەمەنیان ببنە خاوەن موچە و خانەنشین بکرێن ئەوەش بەبوونی دەستەبەرکردنی کرێکار دەکرێت لەم بەڕێوەبەرایەتیە. ئێمە کە هەر کرێکار دەستەبەر دەکرێت و ڕێژە سەدا حەڤەی موچەکەی وەکو بەشداری کرێکار دەدرێت بە فەرمانگەکەمان بەرامبەر بەوە کۆمەڵێک ماف بۆ کرێکار مسۆگەرە لەم فەرمانگەیەدا و ئێمە وەک کاری ڕۆژانەی فەرمانگەکەمانە بە هەموو هۆبەکانیانەوە دیارە کرێکار کە دەستەبەر کرا مافی خانەنشینبوونی هەیە بە خزمەت بە کەم ئەندامبوون بە مردن و یاخود مافی هەیە کە لە کەرتی گشتیدا دادەمەزرێتن بۆی هەیە ئەو خزمەتەی بگوازێتەوە خزمەتی کەرتی گشتی کە لیژنەکانی پشکنی سەردانی پرۆژەکانەکەن کرێکارەکان جەخت بکەنەوە لە سەرەوەی خۆیان نەشارنەوە لەبەرەوەی مافیان پارێزراوە سبێنێک کە بە ساڵا چوون تووشی پەکەوتە بوون یان تووشی نەخۆشی بوون مافەکانیان دەسەبەرکراو بێت چونکە هیچ کرێکارێک کە دەسەبەرکراو نەبێت حاڵەتەکەی بە مافی خۆی ئەگا بەڵام سیسیلەی گەیشتن بەوە ڕێگەی مەحکەمە و دادگاکانی تێکەوە. ڕۆژانە لەم بەڕێوەبەرایەتیەدا مامەڵەی کرێکاران و خاوەنکارەکان بەڕێدەکرێت ئەم خاوەنکارە هاتووە تا دەستەبەری کرێکارەکانی بکات و دەڵێت دەمەوێت هەر کات کرێکارەکانم تووشی ڕووداو بوون یان تەمەنیان سەرکەوت و نەیانتوانی کار بکەن لە ڕێگەی ئەم بەڕێوەبەرایەتیەوە مافیان پارێزراو بێت و ژیانیان بۆ دەستەبەر بکرێت. پێم باشە هەموو خاوەنکارەکان ئەم بکەن لەبەری بۆ کرێکارەکانن بۆ ئەوەی کرێکارێک بەڕاستی معاشێکی کەمی هەیە یان ئێگە مکافێشێ بێ باشتر ئەم زمانی هەیە ینی تۆ کرێکارە 20 ساڵ لە شوێنەکە خزمەت بکات و دوای ئەوە بڕابڕن فەرموو بە ماڵەوە هیچی نەبێ ئەمە شتێکی باش نییە بەڵام ئەگەر لە زەمان تەجیل بکرێ هەم مکافاکەی سپادەیەکی لێکە بەرەو تەمەن ڕۆیان نەخۆشیێک بوو شتێکی بۆ کرێ شتێکی باشە من داوان لێکم هەموو خاوەنکارەکان بێن بۆ بەنسبەتم زەمانەوە زۆر باشە. تا ئێستا 205 کرێکار خانەنشین بوونە و هەر لە ساڵی 2019دا 2116 کەس پاداشتی کۆتایی ڕاژەکانیان وەرگرتووە و ئەو کرێکارەی خزمەتی 20 ساڵی هەبێت و تەمەنی بۆ پیاو گەیشت بێتە 60 ساڵ و بۆ ژنیش 55 ساڵ خانەنشین دەکرێت و دەبێتە خاوەن موچە لەم بەڕێوەبەرایەتیەوە. لە دوای ئەوەی هەر کرێکارێک دەستەبەری زەمانی بۆ بکرێت لەم بەڕێوەبەرایەتیە وەکو ئەم پیاوە لە دوای ئەوەی کە ناتوانێت ئیتر کار بکات ماگانە لەم بەڕێوەبەرایەتیەوە ئەتوانێت ببێتە خاوەن موچەیەک و ئیتر لێرە بەدواوە ئەم بەڕێوەبەرایەتیە زەمانی ژیانی خۆی و خێزانەکەیەکەن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.